ئێرە گەرەکی ڕزگاریە لە قەزای خورمات و ئەم بارەڵگرانی کە لە پشتی منەوە دیارن ئەمانە ئەو بارەڵگرانکەوە شەوی ڕابردوو سەرجەم ئەو کەلوپەلانیان کەوا لە کەمپینەکەی ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا ئەو شتومەکانیان سەرجەمیان بار کردووە و ئێستا نزیکە چەند خولەکێکی تر لێرەوە دەرەچن بەرەو شاری چەمچەماڵ. من ئەگەر وێنەگەر هاوکارم بێت ئەمانە سێ بارهەڵگرن لێرە جگەلەوە بارهەڵگری بچوو کوشمانەیە کۆی گشتی زیاتر لە 20 بار هەڵگرن ئێستا فلێکسیان لێ دراوە و ئامادە کراون بۆ دەرچوون. دیارە بارڵگرەکان شتومەکی جیاوازیان هەڵگردووە، هەندێک لە بارڵگرەکان تەنها فەرشیان هەڵگردووە، هەندێک لە بارڵگر تەنها زۆپا یاخود هەندێکیانەیە تەنها سوتەمەنی یاخود زۆپا یاخود کەلوپەل بە شێوەی جیاواشتیان هەڵگردووە. ئەمانە جگەلەوەیکەوە لە ماوەی ئەم سێ ڕۆژە کەمپینەکەمان نزیکەی 6 ملیۆن دیناری کۆ کردەوە، زیاتر لە 10,000 لیتر نەوتی کۆ کردەوەتەوە جگە لەم کەلوپەلانەوە. ئێستا چەند خولەکێکی دەردەچین و دەچینە قەزای چەمچەماڵ و دابەشێکەکەینە سەر زیان لێکەوتوانی ئەو قەزایەدا. هاوکارم ئەگەر زیاتر وێنەکان بگوازێتەوە، ئەمانە بەشێکی تر لە ئۆتۆمبیلانێکەوە ئامادە کراون. وایستا وەکو ئاماژەمان پێ چەند خولێکێکی تر دەرەچین، ئەوش بارەڵگەیەکی تێر لەوێ، ئەمانە ژمارەیەکی ترن. ژمارەیەکی تر لەو بارڵگرەکان شەو ڕۆشتونەوە کردویانە بە گەراجەوە، کەمێکی تر ئەوانش دێن بۆ ئێرە و سەرجەممان پێکەوە دەچینە قەزای چەمچەماڵ و دواتریش لە ماوەکانی داهاتوودا دیمەنی ئەو شوێنانە دەگوازینەوەکەوە ساتی دابەشکردنی ئەم کەلوپەلانە بەسەر زیان لێکەوتوانی چەمچەماڵدا.